سڵاتان لێبێت بینێرانی زاری کرمانجی لە قەزای سیدەکانەوە لەگەڵتانین. ئەمڕۆ 121 ساڵ بەسەریادی لەدایکبوونی بارزانی نەمر تێدەپەڕێت. بارزانی نەمر سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و هەڵگرسێنەری شۆڕەشی ئەیلول بووە. لە ساڵی 1930 دروست لە 14 ئادار لەدایک بووە. بارزانی نەمر لە ماوەی ژیانی شۆڕەژگەری خۆیدا خزمەتێکی زۆری بە بزوتنەوەی ئازادی خوازی کورد و مافەنەتەوەیەکانی گەلی کورداوە. ئەمڕۆ لە سیدەکان بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی و حزبی و سەربازی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەڵمەتێکی نەمامچاندن لە گردی غابات و لە نێو بازاری سیدەکان دەستی پێ کردووە. بینەرمان بن تەواوی دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە. ڕۆژە یادەکرێتەوە بە مناسبەتی لەدایکبوونی جەنابی مستەفا بارزانی وەکو سەرکردە و سەرۆک و ڕابەری گەلی کورد کە ئەمە لە سنووری دەسەڵاتی منطقەی بارزان و بنەماڵی شێخانی بارزان پاراستنی ژینگە ئەرکێکی هەموو تاکەشی ئەو مجتەماعەیە. بۆیە ئێمەش وەکو دام و دەستگاکانی حزبی و حکومی لەشکری و تەواوی جەماوەری سنووری سیدەکان ساڵانە ئەم یادەی بە گەورە ڕائەگرین، بە گەورە تەماشاکەین، هەوڵەدەین ساڵانە لەو شوێنێک کە وەکو غابات وەکو دارستان دەستنیشان کراوە و شوورەی بۆ کراوە و پارێزراوە لەوێ کۆمەڵک دارەچینن بۆ ئەوەی ژینگەی کوردستان دووبارە ببوژێتەوە و دووبارە سەوزایی بدەینەوە ئەو دەڤەرە ئەو نیشتمانی خۆمان و ببیتە نەریتێکیش هەموو تاکێکی کورفێر ببی ساڵانە چاردەی سێ هەم وەکو مناسبەتی لەدایکبوونی جەنابی بارزانی ڕابەری نەتەوەی ملەتی کوردەوە هەم ڕۆژی بوژانەوەی کوردستان و دروستکردنی ژینگەیەکی پاک و سەوز و جوان بوو مجتەماعی خۆمان. ئێمە ساڵانە لە چاردەی سێ هەموو ساڵێک وەکو نەریتێک لە یادی بارزانی نەمر دەست بە نەمام چاندن دەکەین. ئەم ساڵە نزیکەی 700 نەمامان دابین کردیا و لە دارستانی دەستکردی سیدەکان دەچینین. بەبوونی 121 ساڵی یادی لەدایکبوونی بارزانی نەمر سەرۆکاتی شاراوانی سیدەکان بە هەمانگە لەگەڵ بەڕێبەتی گشتی شاراوانەکان و قامەتی قەزای سیدەکان و بە ئامادەبوونی سەردەم جام و دەستگاکانی حزبی و حکمی و ڕێکخراوەکانی ژینگە و گەنجان و لاوان هەڵمەتێکی نەمامچاندووە ناو سەنتەری قەزای سیدەکان دەست پێ کرد. ئەم هەڵمەتە خۆی لە 121 نەمام دەبینێتەوە بەبوونی 121 ساڵی لەدایکبوونی بارزانی نەمرە. هەدەف لە چاندی ئەم نەمامە هەم بۆ سەوزکردنی شار و هەم بۆ پێشکەشکردنی ژینگەیەکی پاک و خاوێنە بەم دەڤەرە. ساڵانە ئەم هەڵمەتە بەردەوامی بەڵام جیا لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵە دوای چواردەی سێش هەڵمەتێکی بەرفراوین ترمان هەیە خۆی لە 300 دار چنار دەچێت هەم لە دەواازەی قەزای سیدەکان و هەم لە ناو سەنتەری قەزای سیدەکان بەردەوامی پێدەن. ئەم هەڵمەتە هەڵمەتی سەوزکردنی شارە لە قەزای سیدەکان.